باوی که راستا خوب برف استودیو سلیمانی و چین و افکار ما هاوجین جمال زیادتر بحثا کار و چالاکین گریدای ویروژت که هاوجین پیروز بتلته و افکار ما گشتیجی حالاتین سلیمانی بزنی که کار و چالاکی چه هنه میوانن ور استودیو کینه فرم بەڵێ سڵاوتان لێبێ شەفان زۆر سپاس بۆ پیرۆزبایەکەت بەڵێ بێگومان چالاشیەکانی یادی 239 ساڵی بنیادنانی شاری سلێمانی بەردەوامە ئێمە لە ستۆدیۆی کراوەی کوردستان 24 هەوڵ دەدەین باز لە ڕەهەندە جیاوازەکانی دۆخی ژیان لە پارێزگای سلێمانی بکەین لە ڕابردوو بۆ ئێستاش بۆ ئەم ستۆدیۆ کراوەیەوە بۆ ئەم گەشتە میوانداری ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانیمان کردووە کە ئەنجومەنی پارێزگای سلێمانی وەکو پەرلەمانی شارەکان وایە و لە پارێزگای سلێمانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەیە بۆ باسکردن لە دۆخی پارێزگای سلێمانی لە ماوەی ساڵانی ڕابردوو و پارێزگای سلێمانی پێویستی بەچی هەیە میوانەکەشمان بەڕێز زیاد کاکە ڕەزا ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەگەڵ مامیوان دەبێت کاک زیاد زۆر بەخێراتیت زۆر زۆر سپاس ساڵیادی بنیادنانی شاری سلێمانیشتان پیرۆز بێت کاک زیاد سپاس ببوورە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی ساڵانێکە لە ئەنجومەن کار دەکەن ئەوەی کە تایبەتە بە دۆخی پارێزگای سلێمانی لە ڕووی خزمەتگوزاری لە ڕووی هەندێک بابەتی دیکە لە ڕووی ململانی سیاسی لە ڕووی پێشکەوتن لە ڕووی خزمەتکردن لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دۆخی پارێزگای سلێمانی چۆن دەبینین و ئەمڕۆ 239 ساڵ بەسەر بنیادنانی شاری سلێمانی تێپەڕ دەبێت. بەڵێ سەرەتامەوێ لە یادی 239 ساڵی بنیادنانی شاری سلێمانی گەرمترین پیرۆزبایی لە هاوڵاتیانی شارە خۆشەویستەکەم بکەم. دووە بکە کاوژین ئێمە لە ساڵی 2014 ئەنجومەنی پارێزگا هەڵبژێرا و سوێنی یاساییمان خوارد و دەستمان کرد بە ئیش و کار لە ئەنجومەنی پارێزگا. لە ساڵی 2014ەوە ئیتر دۆخی هەرێمی کوردستان لە ڕووی عەسکەری لە ڕووی اقتصادی لە سیراو ململانێ حیزبەکان بەڕاستی لە ناخۆشترین دۆخا بووە هەتا ئەم ڕۆژی لەگەڵا بێ حکوومەتی عێراقی هەموو بوجە و قوتی ئەم میلەتێ بڕێم ومانەزانین سەر و 1000 کیلۆمەتر هەرێمی کوردستان لەگەڵ داعشی دڕندە لە شەڕا بوو هێزی پێشمەرگا ڕۆژانە شەهید و برینارێدا ئاوارێکی زۆر ڕووی کردبووە وڵاتە ویچک لەو بوجانش کە بڕابوو بجێی پەرەپێدانی پارێزگاکان بوو کە بڵێ تایبەتمەند بوو بە ئەنجومەنی پارێزگا کە ساڵانان بجێە لە حکوومەتی اتحادیەوە بۆ هەموو پارێزگاکان هات بەڵام بەداخەوە هەرێمی کوردستانی لێ بێبەش بوو بۆ ئێمەوەکو ئەنجومەنی پارێزگا لە ڕووی خزمەتگوزاریەوە بەداخۆ نەمانتوانی هیچ خزمەتێک بە شاری خۆمان بکەین و بەردێک بخەینە سەر بەردی ئاوەدانی شارەکەمان. باشکار زیاد سلێمانی وەک هەموو لایەک دەزانن لە ڕووی ڕۆشنبیریەوە شارێکی زیندووە و لە ڕووی ئەدەبیاتیشەوە هەر شارێکی زیندووە ئەوەی کە ئێستا تایبەتە بە دۆخی پارێزگای سلێمانی خۆتەزانی بارودۆخێکی ناهەموار هەیە بەهۆی ئەو هۆکارانی کە جەنابەت باست کرد کە حکوومەتی عێراق سزای خەڵکی کوردستان دەدات و پارێزگای سلێمانیش لەمە بەدەر نییە دۆخی ئێستای پارێزگای سلێمانی چۆن دەبینن و ئەبێت چی بکرێت بۆ سلێمانی و بە تایبەت لایەنی دەسەڵاتدار لەم دەفەرە. سلێمانی بە تەبعی خۆی شارێکە حەزی لە ئارامی و هێمنی و ئاسایش و ئاوەدانیە و حەزی لە پێشکەوتن و بەرەو پێشبردنی زیاتری خزمەتگوزاریەکانە چکە کەوتەوەتە سلێمانی شارێکی زیندووە و سلێمانی بەڕێی من هەمیشە بە دوایە و فرێدڕەسەی خۆیان گەڕاوە کە ئەوەی ئەوێت لایەنێک حکوومەتێک کابینەیەک بتوانێت خزمەتانەی بکە بەڵام بەداخەوە لە ناوخۆی خۆمانە تقریبەن سلێمانی بۆ بە چەقی ململانیەکان کە ئەمە زەرەرێکی زۆری لە شاری سلێمانی و لە خزمەتگوزاری شاری سلێمانی بۆچی کاکە زیاد سلێمانی وایل بۆبەتە چەقی بۆچی ئەو سەبەبانەی تر کە پێشتر بۆم باس کردی بڕینی بوجە و قوت و برسیکردنی خەڵکی سلێمانی ئەمە بارگرانێکی گەورەی لەسەر بازار و خەڵک و فەرمانبەر و موچەخۆر دروست کردووە هەمیشەش بۆ چەند ساڵێکی دوور و درێژە بەداخەوە ململانیە حیزبیەکان لە سلێمانی چڕە بنەوە کامەش خەڵکی سلێمانی تووشی قەلەقی و ناڕەحەتی و ئەوە کردووە
سلێمانی بۆ خۆی و پێموتی و بەتەبی خۆی شارێکە حەزی لە پێشکەوتن و ئارامی و ئاسایش و ئەوەیە کە خزمەت کرێ. باش سلێمانی ڕاستە تەمەنی 239 ساڵی خۆی تێپەڕن، بەڵام بڕوان پێ بکە دووەنێ و تەمەنەی خۆی قوربانی و خوێن و تەسحی داوە لە پێناوی مەسەلە ڕەواکەی مەسەلەی ڕەوای نەتەوەی و نیشتیمانی کورد و کوردستانە. بۆ ئەگەر بێ سەیری خزمەت گوزاریەکان بکەی من بۆ بێوجدانیە ناکەم بڵێم هیچ نەکراوە، بەڵام بەڕاستی و خزمەتەی کە کراوە لە چاو خەباتەکەی قوربانیدانەکەی لە چاو خۆبەختکردنەکەی خزمەت گوزاریی زۆر نییە واکرا زۆر باشتر خزمەتی ئەم شارە. باش کاک زیاد بۆچی لە ئاستی خزمەت گوزاری وەکو پێویست نیە لە کاتێکدا کە ئێمە بەردەوام دەبینین کە حکوومەتی هەرێمی کوردستان پارێزگای سلێمانی لە ڕیزبەندی ئەو شارانە داناوە کە زۆرترین پاری بۆ پرۆژەی خزمەت گوزاری بۆ دابین کردووە لە ماوەی ڕابردوودا وەک دەبینرێت بابەتی هەندێک پرۆژەی خزمەت گوزاری وەک بابەتی ڕیسایکلین، پرۆژەی ئاو، پرۆژەی کارەبا، چەند پرۆژەیەکی دیکە. ئایا هۆکارەکە چییە لەم دەڤەرە کێ ڕێگرێت لەوەی کە خزمەت گوزاری بە هاوڵاتیانی سلێمانی بگات؟ کاکاژین هەمومان دەزانین ماوەی چەند ساڵێکە ڕەنگە داهاتی ئەم سنوورە کە داهاتی ناوخۆی شارەکەیە کە حکوومەتی هەرێم بڕیاڕوا بوو داهاتی ناوخۆ و نەوتەوەی کە دەستیەکەوت بۆ موچە و پاشان بۆ خزمەت گوزاریەکان بەکاربێنرێ، بەڵام بەداخەوە لەم دەڤەرە داهات وەکو پێویست کۆ نەکراوەتەوە و نەخراوەتە خزمەتیانەوە. بەڵێ تاسەژەم گرفتار بەردەوامە ئەجنا وەکو حکوومەتی هەرێمی کوردستان سەدان پرۆژە لەم سنوورە ڕاوەستاوە. سەبەبەکەش ئەوە نەبێت حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بە حکوومەتی سلێمانی نەزانێت یا خوانە خواست سلێمانی خۆش نەوێت، سەبەبەکە گەڕێتەوە بۆ حکوومەتی ئیتیحادی و بڕینی بودجە و پارەی خەڵک لە بەغاوە. باش کاک زیاد بابەتێکی دیکە کەمێ باسی لێ بکەم بابەتی پرۆسی بایکۆتی خوێندنە لە پارێزگای سلێمانی وە 2 مانگ زیاترە پرۆسی خوێندن دەستی پێکردەوە، بەڵام لە پارێزگای سلێمانی هەر بایکۆتە و هەمووان دەڵێن کە پێویستە مامۆستای ئەم سوێنەی هۆڵەکانی خوێندن و پرۆسی خوێندن دەست پێ بکاتەوە. پێدوانیە ململانەیەکی سیاسی و بابەتێکی سیاسی تێکەڵ بەم پرۆسی خوێندن کراوە کە لە کۆتاییدا هەر منداڵی من و تۆ و خەڵکی سلێمانی لی زەرمەند. کاکاژین ئەگەر ململانە سیاسیەکەش نەبێت خوێندنەوەی خەڵکەر ئەوەیە بۆ ململانە سیاسەکەی چکە ئێمە کاتی ئیتفاقی استراتیژی بینی پارتی یەکێتیمان بینی کە چی ئاوەدانی و ئارامی و ئاسایشێک ڕووی کرد هەموو هەرێمی کوردستان. بە دڵنیای ئێمە تا دووربین لە یەک تا بەیەکەوە دانانیشین مناقەشە و گفتوگۆ نەکەین کێشەکانمان وردەوە دەچارەسەر نەکەین بەڕاستی ژیانی خەڵک ژیانێکی خۆش و ئاسوودە نابێت. و بەڕێی منە و خەڵکەی کە ئێستا بایکۆتەکە کە هەموو مامۆستا و فەرمانبەرێک حەقی شەرعی و قانونی خۆیەتی هەموو مانگێک موچەکەی خۆی وەرگێ، بەڵام ئایا سەبەبی وەرنەگرتنی موچە حکوومەتی هەرێمی کوردستانە یا حکوومەتی فیدراڵی بەغایە. ئەمە لەلایەک لە لایشتر ئەوانەی کە چەند ساڵێک بوو کە نوێنەری ئێمە بوون لە بەغا بەڵام بەداخەوە ببوون بە محامی حکوومەتی فیدراڵی لە بەغا ویان وەگەر حکوومەتی هەرێم نەوت تەسلیمی بەغا بکات تەسلیمی سۆمۆ بکات ئیتر عێراقە مێبێ بە شامی شەریف و بە هەموو لایەکەوە لە چەند نەک لە لایەکەوە لە چەند لایەکەوە بجۆ پارە ڕۆکاتە وڵاتە ئەوە دەرکەوت کە نەتیجەکەی وانە بوو بەداخەوە ئەو برادەرانە بە هەڵاچوو بوون. بۆیە خەڵک ئێستا حەقە بەڕاستی فەرمانبەری ئەم شارەوە هەموو هەرێمی کوردستان پێیان بڵێت ئەم قسانە بۆ ئەم مەحاماتەی کە بۆ حکوومەتی فیدراڵیەتان کرد لەسەر چه ئەساسێک بوو ئەمە سیراعەناو خۆیەکە بوو گواستبووتانەوە بۆ ئەم ئاوەتان نەڕژانە جۆگەلەی حکوومەتی فیدراڵیەوە یا سەبەبەکە چی بوو؟ باش کاک زیاد پێش ئەم ڕاستەوخۆیە من لە تۆ باسمان لەوە کرد کە چالاکیەکانی ئەم ساڵی بنیادنانی شاری سلێمانی چالاکی زۆر و جۆراجۆرن. جەناب دەوکو ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی پێ دوایە ئەم چالاکیانە کەوا بە شێوەیە فراوانە بۆ ئەم ساڵ بەڕێوە دەچێت تا چەند دەتوانێت زیندێتی سلێمانی وەکو خۆی بهێڵێتەوە؟ لە مێژوو شاری سلێمانی لە بنیادنانیەوە هەتا ئەمڕۆ شارێکی زیندوو بووە و دڵنیاشەمەر بە شارێکی زیندوێ مێنێتەوە چکە
زیندوێتی سلێمانی بۆ بە کەلتور ینی هەموو تاکیشەم شارە کە یەتە دنیا و گەورا بێ کەسێکی زیندوو ئازاد خواست و سربەزخواستی لێ دروست دەبێت و وەکو پێم وتی ئەم یادە و دووەڕێ ئەم یادەش کە ئەم ساڵ بەڕێی من یادەکان باش و زۆرن هێشتا ناکاتە شایستەی قوربانیدانی ئەم شارە هەنێم شارە ومانەزانین دووسێ نازناویەیە هیچی ئەوە نییە خەڵک لە ڕای خوا پێی بەخشی بێت هەمووی بە زیندوێتی خۆی بە ئەدەبی خۆی بە معریفەی خۆی بە قوربانیدانی خۆی بە کۆڵنەدانی خۆی دەستی کەوتووە کاڵە شاری هەڵمەت و قوربانی لە قەبێک نییە خەڵکێک پێ باشکاک زیاد بەخێنەوەی بەدەست باشکاک زیاد بۆ پێی کە جەناب بە چەند ساڵی ڕابردوو ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بووی لە چەند لیژنەی هەستیاریشدا بەشدار بووەکو لیژنەی شارەوانی لیژنەی پرۆژەکان و چەند لیژنەیەکی دیکە ئەوەندی کە ئێوە خوێندەوەتان بۆ دۆخی پارێزگای سلێمانی کردبێت ئەگە بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم پارێزگای سلێمانی چی پێویستە ئەبێت چی بۆ بکرێتە وەکو ئەو جوانی کە هەیەی زیاتر گەشاوەتر بێت کاک هاوژین هەرچی سێکتەرێک تۆیگری سلێمانی پێویستێتی زیاتر بکرێ باشتر بکرێ جوانتر بکرێ دەیان گەڕێک لەم شاری من و توایە هەتا ئێستا بە تەنکەرایی وۆچێ هەتا ئێستا شۆستە و جادەی قیری نییە کۆنکرێتی نییە هەتا ئێستا شەبەکەی ئاوی بڕانە چێشراوە بۆ نموناگەر نمونەیەک کامومانەی زانی و نزیکە سلێمانی شایستی ئەوەیە سەرچنارەکەی کە لە هەموو عێراقا بەناوبانگە ئەبەم دۆخە ئێستا بێ یا بۆ ئێستا جوانترین شوێنێم شارە بۆیە شەقامی 100 مەتری پاش 10 ساڵ هێشتا تەواو نەبووە کە زیاتر لە 10 ساڵ لەمەوە پێشبەردی بناغی دانراوە ئێستش ناتوانرێت و نازانی کەی ئەخرێتە خزمەتی هاوڵاتیانی ئەم شارەوە سلێمانی پێویستی بە کۆمەڵێک خزمەتگوزاری زۆر زەیە زۆر بۆیش پێمەتی سلێمانی تا ئێستا بە دوای فریاد ڕەسێک ئاگەڕێ کە خزمەتگوزاریەکانی بۆ فەرام کرد دەستەکانت خۆش بێت زۆر زۆر سپاس کە لەگەڵمان بوویت من دەگەڕێمە بۆ لای ئێوە کۆی گفتوگۆکەی من و بەڕێز زیاد کاکە ڕەزا ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بوو تایبەت بە دۆخی پارێزگای سلێمانی و چالاشیەکانی ساڵیادی بنیادنانی شاری سلێمانی کە ئەمڕۆ 239 ساڵ بەسەر ئەو ساڵیادەدا تێپەڕ دەبێت لەسەر لە بەیانەوە دەستی پێکردووە و بڕیارە تا ئێواری ئەم ڕۆژ بەشێک لە چالاکیەکان بەردەوام بێت و چالاکیەکانی دیکەش لە ڕۆژانی داهاتوو بەردەوام دەبێت. گەلک سپاس ئەفکارێمە هەوژین دووبارە پیرۆزە پێویە خزمەتەکە زێدەتر وەکی جوانی سلێمانی گەلک سپاس.